لە ماوەی ڕابردوودا چ کتێبێک ترێندە و خواستی لەسرە لەلایەن خەڵکەوە؟ بەخێر بن. کتێبی سونەتەکانی ڕۆژانە لە ماوەی 3 ساڵدا 19,000 نسخەی لێ چاپکرا و فرۆشاوە. بەمای مانگونیەکیش 3,000 نسخەی لێ فرۆشاوە تا ئێستا. لەناو کتێبەکانە چ ژانرێک زیاتر خواستی لەسرە؟ کتێبەکانی ئاینی بەتایبەتی کتێبی عەقیدە و بیرروباوەڕ زیاترین داواکاری لەسرە لای ئێمە و کتێبخانە ئاینەکان. چ کتێبێک خواستی لەسرە لەلایەن خەڵکەوە و بەڵام دەست ناکەوێت؟ کتێبی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دانەرەکەی مامۆستا محەممەد مەنافایقە زۆرترین داواکاری لەسرە و زوو نامێنێ لە بازاڕ. تقریبا هەموو کتێبەکان لە ئاسێکی یەکا بوون. بەعام کە کتێبە دینیەکان زۆرترین خوارتیان لەسرە و کتێبە دینیەکان، بەس کتێبە دینیەکان زۆرترین کتێبە دینیەکان و دوای کتێبە دینیەکانیش کتێبی تەنمەی بەشەری گەشەکردن. شتی ئەدەما تەمەن ئەنی دهان ملیۆن کتێبەیە، هەموو کتێبە هەر دەست ناکە، خەڵک داوای کتێبەکە هەموو کتێبە دەست ناکرێ، بەڵام مەسەڕەیەکەوێت لە ڕۆژەکە ئیش داوای کتێبەکە و کتێبەکە لای منیە لە شوێنێکی هەبێ. شتیوە مەسەرێن نییە بڵێ کتێب دەزنا لەبەرەوەی هەر کتێبەکە دوێت توانی ڕای کێشیتەوە. ئێستا وەکو جاران نەماوە کتێب نییە دەست دەکەوێت. شکل لەم کتێبانەی ئەم ماوەی ڕابردووە ئەم کتێبی مخابراتی عێراقی کە بە ئەسی مخابراتی عێراقیەکە لە شەسەکان و دامەزرانی مخابراتی عێراقی هەتا ڕوخانی ڕژێمی بەحسی فاشیزم یەکێکی کە لەو کتێبانی کە لە ماوەی ئەم ساڵی ڕابردووە من لای من ترێن بوو تیراژێکی زۆرم لێ فرۆشتووە. ئەم کتێبی پێکاتی عەقلی کوردیە کە کتێبێکی کۆمەڵناسی و باسی زۆری کایەکانی کۆمەلگەی کوردیەکات. ژانەرەکان زۆرن، حەزە خوێنەر هەیە، حەزی لە بابەتی فکریە، لە فەلسەفیە، لە گەشە پێدانی مرۆییە، لە ڕۆمانە، بەردەوام ڕۆمان، بەردەوام گەشە پێدانی مرۆیی، بەردەوام کتێبە بیرەوەریەکان، هی قیادەکانی هی سیاسیەکانی کورد کە لە ڕابردووە لە شاخ بوون و لە ئێستاە ئەو کتێبانە بەردەوام خوێنەریە. کتێب زۆرە خواستی لەسەر و ئێستا چاپی لە بازاڕانە ماوە. ئێستا لەم دەقەیە تۆ هاتیت برادێک داوای سەرجەم بەرهەمی شیعرەکانی لە تیفەڵمەتیە کرد. یەکێک لەو کتێبانەیە کە ئێستا چاپی لە بازاڕانە ماوە. کتێب هەیە کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو 30 ساڵی ڕابردووە چاپ کراوە و ئێستا چاپی لە بازاڕانیە و خوێنەر بەدوایە ئاگەڕێ. ئێمە وەکو ناوەندی ڕێنوێن سێ پڕفرۆشترین کتێبەکانمان یەکێکیان تەفسیرێکی قورئان بوو بە ناوی تەفسیری ڕێنوێن زیاد لە 3,000 نسخەی لێ فرۆشراوە. دووەمیان ڕۆمانێکی یەحیا سینوار بوو کە زیاد لە 2,000 نسخەی لێ فرۆشراوە. سێمیان ڕۆمانێکی نوردان دەمڵا بوو لە سەردایکی مانداران عایشە نووسراوە کە زیاد لە 2,000 نسخەی لێ فرۆشراوە. چوارەمیشیان کە کتێبێکی پەروەردەییە دکتۆر جعفەر عومەر نووسیوێتی بە ناوی منداڵناسی کە عەدەدێکی زۆری لێ فرۆشراوە. زیاتر ئەو ژانەرانن کە ئاینین لەگەڵ پەروەردەیی و ئەدەبی. بەڵێ زیاتر کتێبەکە یەحیا سینوارە، ئەوەی ئەو ڕۆمانی کە نووسیوێتی لەبەر ئەوەی کە یەحیا سینوار لەم ماوەیە لە غەزە شەهید کرا، کتێبەکەشی دەنگدانەوەکی زۆری لەسەر بوو. ئەوە تا ئێستا خەڵک زۆر داوایەکە و بەڵام حالێن نەمانماوە، ئینشاءڵڵە چاپەکرێتەوە. کتێبانەی کە لە مانگی ڕابردووە یەکێک بووە لە پڕفرۆشترین کتێبەکانی ناوەندی ڕەهەند ڕۆمانی دوهەمین هەنای دنیای بەختیار عەلیە کە ئەمە چووە لیستی 100 باشترین کتێبی سەدەی 21ەوە. دواتر ڕۆمانی نەفرەتینە و بەهاران کە نوێترین ڕۆمانی هەمان نووسەرە. سەبارەت بە بەرهەمە وەرگێڕاوەکانمان ڕۆمانێکمان چاپکرد لەسەر ژیانی مەولانا جەلالدین ڕۆمی، ئەو ژێشێ بوو لە کتێب پڕفرۆشەکانمان و هەروەها بەرهەمەکانی دۆستۆیفسکی کە ئێمە نزیکەی 5 بەرهەمیمان چاپکرد، ئەو ژێشێکە لە بەرهەمە پڕفرۆشەکانمان. ڕۆمان لەو ژانرانەیە کە خواستی زۆری لەسرە لە بەرەوەی ڕۆمان کۆکراوی هەموو زانست و لەقەکانی تری ژیانە و گوزارشتە لە ژیان بەگشتی ئەتوانم بڵێم، بۆیە لە هەموو بەرهەمەکانی تر خواستی زیاتر لەسەر. بەشێک لە بەرهەمەکانی کاک بەختیار عەلی کە ئێمە بڵاوکەرەوەی هەموو بەرهەمەکانین نەماوە خواستی لەسەر ئێمە لە ساڵی داهاتوە چاپیانەکەینەوە.